بینەر و بیسەر عزیزەکانی رادیۆ و تەلەڤیزیۆنی سلێمانی لە هەر شوێنێکن سڵاوی ئێمەتانە بێ و ئەم کاتتان باش. پرۆگرامەکەمان با سپۆنسەری هەویلی فلۆرۆدایان پێشکەش دەکرێت. ئەمە ئەو بڵێم کە هەمومان ئاگادارین کە ناوەڕۆکی پرۆگرامی ئێواری سلێمانی پرۆگرامێکی خێزانیە. لەبەر ئەوەی کە خێزان لە دەوری خۆی کۆ دەکاتەوە، پێمان خۆشە کە هەمیشە ئەو بابەتانە باس بکەین کە خێزان مەبەستێتی گوێ لە چارەسەرەکانی بگرێ. هەمیشە بخۆشحاڵیشەوە میوانەکانمان پسپۆرن وەڵامی پێویستمان ئەدەنەوە. بۆ ئەمڕۆ میوانداری زۆر بەڕێز کاک گۆران ساڵح عەبدولقادرمان کردووە کە بەڕێزیان پارێزەرن کە سەوباسەکەین لەسەر بابەتێکی جیهانی و ئەو بابەتە جیهانیەش بەداخەوە کوردستانیش لێی بەدەرنیە. سەوباسەکەین لەسەر ناپاکی هاوسەران لە ڕوانگەی یاساییەوە. کاک گۆران بەخێربێی سوپاس بۆ ئامادەبوونت. سپاس بۆ دەرفەتەوە، سپاس بۆ میوانداریتان و بە هیوای کە بتوانین کۆمەڵە قسە بکەین ڕێوجێ بگرێ. بەتەکی سوپاس دەکەم دووبارە. کاک گۆران، ئەگەر باسی پێناسەیەکی خیانەتی هاوسەری یاخود ناپاکی هاوسەران بکەین، هەمیشە هەر کەسە لە ڕوانگەی خۆیەوە پێناسەیەکی هەیە، بەڵام من پێم خۆشە لە ڕووی یاساییەوە بزانم لە ڕووی یاساییەوە ناپاکی هاوسەران چۆن باس ئەکرێت، چۆن باس کراوە و دوای ئەوەش پێم خۆشە بزانم لەسەر چی یاسایەک مامەڵی پێ ئەکرێت. بەڵێ بێگومان پەیوەندی ناپاکی هاوسەرەتی بە هەموو پەیوەندیەکی ناشرعی و ناقانونی ژن و دۆستێک یاخود پیا و دۆستێکدا دەنرێت کە تەعەدا دەکاتە سەر پەیوەندیەکی دروستی نێوان با بڵێن دوو هاوسەر و پەیوەندەکە چی لە ئاستی ڕاز و نیازەوە بێ هەتاوەکو دەگاتە ئاستی مەسائلی سێکسی. ئەو یاسایانەی کە تەنزیمی ئەو بابەتەی کردووە و ڕێوەجێ بۆ دیاری کردووە، یەکەمیان یاسای بەرکاری عێراقی یاسای عقوباتی ژمارە 111 ساڵی 1969 کە لە مادە 377 بە ناپاکی هاوسەرێتی ئەڵێ هەر پەیوەندێکی ناشرعی و ناقانونی لە بینی ژن و پیاوێک کاکە دروسە بێ یاسا عقوبەی بۆ داناوەکە دەگاتە حەدی 5 ساڵ. و یاسایەکی دیکەمانەیە کە لە هەرێمی کوردستان بەرکارە، ئەویش یاسای بەرەنگاربوونەوەی خێزان لە توندوتیژی کە لە مادە 2 یاساکەدا کۆمەڵێک تاوانی باس کردووە وەکو نمونە و ئەشکرێ تاوانی ناپاکی هاوسەرەتی بە یەکێک لەو جەریمانەدا بنرێکە با بڵێن یاسا ڕێ و شوێنی بۆ دیاری کردووە و لەو حاڵەتەشە عقوبەی ئەو کەسێک کە ناپاکی کردووە لە 6 مانگەوە دەست پێ دەکات بۆ 3 ساڵ و هەروەها غەرامەیەکیش لە 1 ملیۆنەوە هەتاوەکو 5 ملیۆن دیناری عێراقی. باش، باسیەوەت کرد کە ئەم یاسایە ئەم عقوبەیە لە مادەی 116 لە ساڵ 1969 ئەم یاسایە دەرکراوە. بۆ ساڵ 1969 تا ئێستا ماوەیەکی زۆرەوە. دڵنیام کە دایم هەمیشە باسەکەین کە دنیا زۆر گۆڕاوە لەوانەیە ئەو بابەتانی کە لەو سەر دەمایە بوو بێ بە خیانەتی زەوجی یاخود ناپاکی هاوسەری هەتا ئێستا لەوانەیە شتەکان زۆر گۆڕابن. بزانم هیچ گۆڕانکاریەک کراوە یاخود هیچ جارێ ئەم یاسایە هەموار کراوەتەوە هیچ بابەتێکی تازەی بۆ زیاد کراوە؟ بەڵێ بەبێ گومان یاسای عقوباتی عێراقی وەکو ئاماژەم پێکرد ژمارە 111 ساڵی 1969 ناوەناو چەندین جار هەمواری یاسایی بەسەردا هاتووە و هەروەها چەندین یاسای دیکەم دەرچوونراوە لە دوای ئەو تاریخەوە کە هەموو پەیوەندیەکی نێوان هاوسەرانی ڕێخستووە، هەتا لە پەیوەندی بە یەکگەشتنیانەوە هەتاوەکو پەیوەندی هەتاوەکو گاتە حەدی جیابوونەوە و تاوەکو دواتریش. باشە، بزانم یاسا چۆن یاسای ئەم بابەتی ڕێکخستووە بە تایبەت ئەگەر باسی بکەرەکە بکەین. بۆ نمونە ئەگەر ئافرەتێک ناپاکی هاوسەری بکە لەگەڵ کەسێکە و بە پێچەوانەشەوە ئەگەر پیاوەکە ناپاکی هاوسەری بکە، بزانم ئەمە سزاکانی چییە و چۆن ڕێکی خستووە یاسا؟ بێگومان پێشتریش ئاماژەم پێیە یاسا سزای بکەری هەر تاوانێکی دیاری کردووە و لە ناویاندا تاوانی ناپاکی هاوسەرەتی. باشە، بۆ پیا و بۆ ژن هیچ جیاوازێکی نییە لەو ڕۆوە؟ ئەوەی کە گرنگە مادە 377 تاوان چەند تعدیلێکی بەسەر داهات، ئەخیر تعدیلیان پەرلەمانی کوردستان لە ساڵی 2001 تعدیلێکی بەسەر و بابەتیان هێنا کە تەوازنی ڕاگر لە مابینی پیاوێکە ناپاکی هاوسەرەتی ئەکا یاخود ئافرەتێک پێشتر بەپی با بڵێن بەپی یاسا کۆنەکە کاتێک بە پیاوی ئەوت ناپاک ئەگەر هاتوو لە چوارچێوەی ماڵدا با بڵێن لەگەڵ ئافرەتێکی دیکە عیلاقەیەکیە بوو، بەڵام دواتر پەرلەمانی کوردستان لە ساڵی 2001 وەکو نەخۆشبەختانە ئەو مادەی هەموار کردەوە، ئەو فەقرەی لێلا براواتە پیاو لە هەر شوێنێکە با بڵێن ناپاکی هاوسەرەتی بکە و هەر بە ناپاک حساب بوو با بڵێن ئجراعاتی لەگەڵ ئاکرێ
وەشی کە زۆر گرنگە ئاماژەی پێ بەم لە هەموو دۆسیەکانی پەیوەندیدار بە ناپاکی هاوسەرێتیەوە عادەتەن ئێمە یەک سکاڵاکارمانەیە سکاڵاکە سکاڵاکارەکە ئافرەتەکە یاخود پیاوەکە لە بەرامبەرە عادەتەن دوو تۆمەتبارمان هەیە دانەیەکیان هاوسەرەکەیە و ئەوی دیکەیان کەسی سێمە کە لە ناو کوردەواریە پێوتری دۆست با بڵێ باشە زۆر باشە دواتر باسی ئەوە شەکەی مزانین ئەو کەسە کەسی سێ هەم هیچ جاسایەک هیچ بابەتێک ئەیگرێتەوە ئەگەر باسی حتمما ئەو شتانە کە ئەبە بە کێشەویەتە لای ئێوەیەتە دادگا لە بەردەم ئێوە هەمیشە ئێوە وەکو پارێزەر وە دادگاش داوای بەڵگە ئاکا داوای سەلماندنی بەڵگەکانەکە بزانم ئەو شتانە چییە ئەو بەڵگانە چییە کە ئێوە بە هەندوەری ئەگرن وە بە بەڵگەی ڕسمی مەسەلەن هەژماری ئەکەن و ئەو بەڵگانە چییە کە ئێوە داوای لە مەسەلەن کەسەکە ئەکەن ئەو کەسێکە خیانەتەکەی لێکراوە کە تۆ بۆت بسەلمێنێ چۆن بیسەلمێنێ بێگومان لە سەلماندنی هەر تاوانێک کە ڕۆئات ئێمە بێ بگەڕێنەوە بۆ یاسایی بنەمای دادگەری سزایی بە ژمارە 23 ساڵی 1970 لەوێ لە 6 مادەیە مادە 213 هەتاوەکو 290 کۆمەڵێ شێواز و کۆمەڵێ وەسائلی دیاری کردووە بۆ سەلماندنی هەر تاوانێک لە ناوێندا تاوانی ناپاکی هاوسەرێتی ئەویش عادەتەن هەموو تاوانێک بە دانپێدانان بە ئیقرار بە ئیعتراف ئیسپاتە بێ واروها بە شایەتی شایەت و بە کۆنووس و با بڵێن ئەنجامدانی کردداری ڕوبەڕووبوونەوەی نێوان لایەنەکان چ سکاڵاکار تۆمەتبار و کەسی سێم کە پێشتر ئاماژەت پێەیە و هەروەها بابەتێکی تر کە زۆر گرنگە ئەوش مەسلەی وا بڵین قەرینەیە کە تەقیب وردە بەڵگەی پێوە ناگاتە حەدی بەڵگەی بە قووەت بەڵام عادەتەن هەموو تاوانێک شرت نییە بەڵگەی بە قووەتی تیابێ وەکو ئیعتراف و وەکو شایەت و وەکو کۆنووسی لێکۆڵینەوە و با بڵین راپۆرت و کەشفۆ تاوەکو ئاخیر هەندێک تاوانەیە قەرینی تایە با بڵین وردە بەڵگەی تایە ئەکرێت دادگا و ئەکرێ ڕوتی لێکۆڵینەوە لەو بابەتە وردانەوە بگەینە دەرخستنی حقیقەتی تاوانەکەی کە ڕوویاوە باشە باسی ئەوت کرد کە مثلا تاوانبارەکە یاخود ئەو کەسی کە تۆمەتەکەی ڕوبەڕوو کراوەتەوە باسی ئەوت کرد کە دانپیاندانانە ئەکرێ مەسەلەن ئەگەر هیچ بەڵگەیەکی نەبێەوە ئەمژنە کۆڵی لە بکاو دانی پیانەنێ مەسەلەن شتێکی وا هەبووە حاڵەتێکی وا هەبووە ڕوویابێت بەڵێ بەبێ گومان هەر لەو یاسایی کە ئاماژن پێ عادەتەن بەڵگە لەسەر ئەو کەسەیە کە ئیدعاکە کاتێکێک لە هاوسەرەکان تۆمەتی ناپاکی ئەیەنە پاڵ بەرامبەرەکەی جا ئافرەتە یاخود پیاوە گومانی تیانە بەڵگە لەسەر ئەو کەسەیە کە ئیدعاکەی کردووە کە بەرامبەرەکەی بە ناپاک داناوە وەکو ئەسڵ ئەوەیە کە هەموو کەسێک بێتاوانە ئللا ئەو کاتە نەبێت کە تۆمەتەکەی بەسەرا ساغە بێتەوە بەبێ گومان ئەگەر هاتوو ئافرەتێک ئیدعایەکی کرد یاخود بە شێوەیە لە شێوەکان چکۆ نمونانەشمان هەیە ئافرەتێک ئەزانێت کە هاوسەرەکەی ناپاکی کردووە یاخود بەعکسەوە بەڵام بەڵگەی لە بەدەستان نییە وەکو شایەت و ئەترافۆ تاوەکو ئاخی و بەرامبەرەکەش نکۆڵیەکە بەبێ گومان لەو حاڵەتەیە کەسی تاوانبار کەسی تۆمەتبار وەکو کوردوارە لە وەکو بەرزەکی بەنا ئەتوانێت بۆی دەربچێت لە ڕووی یاساییەوە باش باسی شایەتی کرد پێم خۆشە باسێکی شایەتی شمە بکەی بزانم لە زۆر کێشە بۆ نمونە شایەتی ئافرەت بەداخەوە ینی زۆر وەرناگیرێ یاخود مەسەرەن ئەبێت دوو ئافرەت بێ ئەنجا وەرەگیرێ مەسەرەن لەو بابەتانەشە ئەوە هەیە پێم خۆشە تەمەنەما هەڵەیەکی باوە وەکوڵێ ڕۆشۆتە ناو خەڵکەوە بەڕاستیم لەگەل لێرەوە ڕاستی بکەمەوە لە ڕووی قانونیەوە هیچ فەرق و جیاوازیە نەکراوە لە مابینی شایەتی ئافرەت بەرامبەر بە شایەتی پیاوە بێگومان هەڵەیەکی باوە ڕۆشتووە ئەگینا شایەتی ئافرەت وەکو شاهێدی پیاو بەهای یاسایی هەیە و ئەشکرێ نمونەشمانەیە کە لەوانەیە زاکیری ئافرەت و معلوماتەکانی ئافرەت دقیقتر بێ وەک لە زانیاری پیاوێکی بۆ نمونە بە تەمەن یاخود منداڵێک کە تەمەنی نەگەشۆتە حەدی یاسایی بۆیە هیچ جیاوازیەک نەکراوە لە مابینی شایەتی ئافرەت و شایەتی پیاو ئیلا لە حاڵەتێکە ئەگەر هاتوو مۆزوعەکە پەیوەندیدار بوو بە بابەتێکی ئافرەتانەوە ئەو ئەکرێ لەوێ شایەتی پیاوە ئەسڵا وەرنەگیرێ چونکە بابەتەکە پەیوەندیدارە بە مەسائلی ئافرەتانەوە ئەگینا بە شێوەیەکی گشتی هیچ فەرق و جیاوازیەک نەکراوە باش کاک گۆران ئەگەر باسی مەسەرەن هۆکارەکانی خیانەتی هاوسەری بکەین مەسەرەن هۆکارەکان زۆرن پێم خۆش ئەگەر من باسێکی ئەوە بکەم کە ئایا ئامێرەکانی پەیوەندیکردن سوۆشیال میدیا لە ئێستا یەکێک نییە لە هۆکارە سەرەکیەکانی مەسەرەن خیانەتی هاوسەری یاخود ئەگەر هۆکارێکی تر هەیە پێم خۆشە خۆ زیاتر باسی چونکە لە بەرەوەی خۆ لە ناو زیاتر لە ناو بابەتەکەی بەڵێ ڕاستە بەبێ گومان لە بەرەوەی کە من ئامارێکی وردملانیە بەڕاستی و ئامارە لە بەردەستانیە ناتوانم بە شێوەیەکی دروست و وەکۆڵم مقنع وەڵام بەمەوە بەڵام گومانی تیانی و بە قەناعەتی ئێمەکە
ئامێرەکانی پەیوەندیکردن یارمەتیدەرن بۆ زیادبوون و هەڵکشانی هەر تاوانێک لە ناویاندا تاوانی ناپاکی هاوسەرەتی لەبەرەوە با بڵێن ئامێرەکانی پەیوەندیکردن عادەتەن لەبەرۆکی کار ئاسانی ئەکات بۆ یەکترناسینی دوو نەفەر و کار ئاسانیەکە بۆ لێک نزیک بوونەوە هەتاوەکو حەدی بەریەکەوت و تاوەکو ئاخیر. باش پێش پرۆگرام کەمێک قسەمان کرد باسی هەنێ ئامارت بۆ کردم کە چەند دۆسیەک هاتوۆتە بەردەمت بۆ ئەم ساڵ لە چاو ساڵی پارە بزانم ئەم حاڵەتانە هێندە لە هەڵکشانان کە یعنی ئێمە بترسین. بەڵێ من پێش بەرنامەش ئاماژەم پێکرد لەبەرەوەی کە ئەو کەیسانێک کە لای ئێمەیە پەیوەندیدارن بۆ بابەتەوە ناکاتە ئەوەی کە ڕێژەی ناپاکی هاوسەرەتی بە تایبەتی لە پارێزگایەکی وەکو سلێمانی ڕێژەکەی چەندە بەڵام ئەتوانین ینی بۆ نمونە لە ئەسنای ئەو کەیسانێک کە هێتە لای ئێمە یاخود حتا ئەو پرسیارانەی کە ڕۆبەڕۆمان ئەکرێتەوە یعنی وەکو ڕێژە گومانیتیانە ڕێژەکە هەیە بەڵام ناتوانین دیاری ئەوە بکەین کە ڕێژەکەی بەرزە یاخۆ نزمە بەڵام دادگاکانیش وەکوڵە بە دەرنین لەو کەیسانی کە ڕوئەیە شتێکە کە گرنگ بێ و کە جێ ئاماژە پێیان بێ ئەوەیە کە تقریبی هەندێکی زۆر لەو حاڵەتانی کە پەیوەندیدارن بە ناپاکی هاوسەرەتیەوە چ پیا و ئەنجامی یابێت یاخود ئافرەت بە شێوەیە لە شێوەکان لایەنەکان لە هەم لە ڕووی کۆمەڵایەتیەوە هەندێک جار وەکو سەردانیکردنی مامەسایەکی ئاینی و هەندێک جار ئێمەش دەوری خێر و بابلین تەرەفی خێر ئەبینین کە لە مابینی ژن و پیاوێکا بۆی ئەو مۆزوعە وەکوڵێ خەڵکی دیکە پێی نەزانێ و هەروەها لایەنەکان فەزح نەبن ئەو کاتە ئێمە محاولەکەین کە تەوازنێک لە مابینی ئەو ژن و پیاوەیان ڕابگرین حەسب ئیتیفاقی خۆیان با بڵین جیابوونەوەیەک لە مابینیان دروست ئەکرێ چی بە واستەی ئێمە بە یاخود وەکو کۆمەڵایەتی یاخود وەکو لیژنەی فتوا ئەوەی کە هەیە وی ئەو مۆزوعانە وەکوڵێ خەڵکی دیکەی لێ ئاگادار نەکرێ ئەگینا وەکو ڕێژە بەڵێ هەیە هەر لە بەرۆی کە یاسایی باری کەسێتی 6-7 ساڵ پێش ئێستا بابەتێ باس کردو. زۆر باشە با باسێکی لەم حاڵەتەیە لە باسێکی مافی دایکایەتی و باوکایەتی بکەین چونکە بەداخەوە زۆربەی ئەو حاڵەتانە کە ئەیبینین لە بەرەوەی کە زۆرش درێژە ئەکێشێ لەوانەیە هۆکارەکە بۆ نمونە مناڵ بێت بزانم چۆن مافی دایکایەتی و باوکایەتی ئەبەسرێتەوە بەم حاڵەوە ئەمە حاڵەتانەوە ینی مافی دایکایەتی و باوکایەتی لەو کەسانە ئەسەندرێتەوە بە تایبەت ئەوەی کە مەسەلەن بەکارەکە بێت. بڵێ بە بێگومان یاسای باری کەسێتی عێراقی ژمارە 1970 ساڵی 1959 ئەو بابەتی ڕێخستووە و لەوایە مەرجەکانی دایانی باس کردووە چ دایانەکە ئافرەت بێ یاخود پیاو بێ بەڵام لە سەروی هەموو ئەوانەوە کە تەحکوم بۆ بابەتەوە ئەکا و ئەوەی وەکوڵێ دەستنیشانی ئەو بابەتە ئەکا بەرژەوەندەکانی منداڵەکەیە ئەگەر هات و دەرکەوت لە ئەسنای ناپاکیەکێک لە هاوسەرەکان چ پیاوەکەیە یاخود ئافرەتەکەی دەرکەوت کە ئەو منداڵە زەرمەند بووە لەو بابەتە ئەو بە بێگومان ئەو کەسێک کە ناپاکی کردووە بە حکمی قانون بەپی یاسا دایانی منداڵەکەی لێوەردەگیرێتەوە تەنها و تەنها ئەتوانێت داوای بینینی منداڵەکەی بکات. باشە ئەی ئەگەر بۆ نمونە مەسەلەن ئەو کەسێک کە ئەو کاری ئەنجاماوە بکەرەکە مەسەلەن هیچ زیانێکی بۆ مناڵەکە نەبوو بێت هەر لەو کاتەش هەر مناڵەکەی لێ ئەسەنرێتەوە ئەگەر دایکەکە بێ یاخود باوکەکە بێت وەکو پێشتر ئاماژەم پێیان مەرجەکانی دایانی قانون دیاری کردووە لەگەڵیشیدا بەرژەوەندی منداڵەکەیە وەکو تطبیقات وەکو خۆم تطبیقاتم نبینیوە لە ئەسنووری هەرێمی کوردستان بەڵام شوێنی دیکە بینیومە کە ئافرەت لە تەمەنێکا خیانەتی کردووە کە منداڵەکەی ئەستان فترەی شیرەخۆرە بوو هەر نازانێ مۆزوعی خیانەت چێ و چۆنە وەڕە گەزەکەشی کوڕ بووە ئەشێ دادگا لەو ڕوانگەوە خوێندنێ بۆ بابەتە کردیبێکە لەوانەیە کوڕ کەمتر متەئەسیر ببێ و کەمتر بکەوێتە ژێر پەروەردەی ئەو دایکەوە کە ناپاکە بۆی لەو حاڵەتەیە پەروەردەی منداڵەکەی لێوەرنەگیرێتەوە. ئەگەر باسێکی دوای جیابوونەوە بکەین بۆ نمونە ئەو دوو کەسەی کە کێشەی ناپاکی هاوسەرگیریان هەیە باس ئەچنە دادگا و جیابنەوە ئەگەر بکەرەکە ئافرەتەکە بێت دوای جیابوونەوە ئافرەت هەندێک مافی هەیە بەسەر پیاوە بۆ نمونەوەکو نەفەقەیە هیچ نەفەقەیەک هیچ مافێک هیچ شتێکی ئەمێنەیە بەسەر ئەو پیاوەوە یاخود لە ڕووی یاسایی و لە ڕووی دینیەوە بدرێتەوە بە ئافرەتەکە. بەڵێ بە شێوەیەکی گشتی لە دوای جیابوونەوە ئافرەت بێبەش نابێت لە مافەکانی بە تایبەتیەوەی کە باسە کرد مۆزوعی نەفەقەی دوای جیابوونەوە کە بژێوی چاوەڕانی پێوتیەوە بژێوێ بۆ مدەی 3 مانگە و هەروەها مارەی پاشەکەکەی کە لەناو عامەی خەڵکا بە
مارەی قەرز دیاری ئەکرێت لە بەرەوەن دوو بابەتە قەرزە لە گردنی هاوسەرەکەیدا ئەوەی کە تەئسیر لەو بابەتە بکە و ئافرەتێکە بکەری تاوانی ناپاکی هاوسەرەتیە لە دوو ماف بێبەشی ئەکا یەکیانەوەی کە پێشتر ئاماژەمە پێیان مۆزوعی دایانی منداڵە ئەوی دیکەیان بەپی یاسا لە دوای جیابوون و ئافرەت ئەتوانێت 3 ساڵ لە خانووی هاوسەرەکەی بێنێتەوە بەڵام قانون ئەوەی دیاری کردووە ئەگەر هاتوو ئافرەتێک تاوانی ناپاکی هاوسەرەتی ئەنجامدا لەو مافە بێبەشە بێ لەو مافە باشە بۆ نمونە ئەگەر ماڵ و مۆڵەکە مەسەلەن باسی ئەوە شەکرێ بۆ نمونە دوو هاوسەرەکە بەیەکەوە مەسەلەن خانوویەکیان کڕیوە بەیەکەوە سیاریان کڕیەوە بەیەکەوە مەسەلەن پرۆژەیەکیان هەبوو بێ ئەوانە چی ئەوانە شەر بێبەش یاخود ئەوانە بە مافی یاسایی خۆی گومانیانی هەموو ئەوانە هیچیان پەیوەندیدار نین بە بابەتی ناپاکی هاوسەرەتی و هەموو ئەوانە بابەتی سربەخۆیە و داوای سربەخۆیە ئەکری ئەو ئافرەتە لە ڕێگەی پەنابردن بۆ دادگا و جۆری داوای دیاریکراوەوە بگەڕێتەوە سەر هاوسەرەکەی چ بابەتی ئەوەیە کە پرۆژەیەکیان بەیەکەوە هەبووە سارەیە شوقەیە هەر بابەتێکە لە بابەتەکان یاخود ئەشێ قەرزێکی بەدەستیە بێ بە هاوسەرەکەی هەموو ئەوانە بە داوای سربەخۆ ئەتوانێت بگەڕێتەوە سەر هاوسەرەکەی مافەکەی دەستکەوێتەوە چووکە بینیومانە بیستمانە مەسەلەن دوای ئەوە بەداخەوە کە ئێڵم زۆربەی کات مەسەلەن پیاوەکان مافی هاوسەرەکەیان خواردەوە ڕاستە بۆ نمونە ئەگەر ئافرەتەکە مەسەلەن هەڵەیەکی کردو و بۆ هۆیەوە سەنجابوونەتەوە بەڵام هەنێ ماف هەیە مافی سەرەتایی ئافرەتەکەی من لەبەر ئەوە پرسیارە بێگومان من ئەیگەڕێنمە بۆ دووە کار هەندێکیان هۆکاری نەزانینە ئافرەتە نازانێت بڵین هۆشیاری قانونی نییە نازانێت کە قانون ڕێگای دیاریکردنی داواکەی نیشانیاوە هەندێک جار مۆزوعی غەڵەت تۆمارکردنە نمونەی زۆر داوامانەیە کە ئافرەتێکە داوایەکی بە نەزانی تۆمار کردووە وکۆلە پارێزەرێکی نەبووە ڕێنماییکرێکی نەبووە داوایەکی بە سەقەتی تۆمار کردو داواکە ڕەت بۆتەوە دواتر سەرزەنشتی دادگا و دادوەر و بابەتانە ئەکا ئەڵێ من مافەکەم دۆڕان لە کاتێکە هۆکاری دۆڕاندنی ئەو داوایە هۆکاری ڕەتبوون و ئەو داوای هۆکارەکە خۆیەتی لەو دوو بابەتەوە سەرچاوەگرێکە ئاماژەم پێە باشە پێم خۆشە باسێکی ئەوەت کرد لە سەرەتای پرۆگرامەکە باسی کەسی سێهەممان کرد کەسی سێهەم ئەگەر بۆ بکارەکە بۆ نمونە بۆ دۆستی ئافرەتەکە بێ یاخۆ دۆستی پیاوەکە بێ کە لە ڕووی یاساییەوە ئەو شەی پێڵێن بزانم کەسی سێهەم چی لێە لەو بینە ئەویش وەکو دوو هاوسەرەکە ئەویش سزای هەیە چی لێ دێت بانەکرێتە دادگا بەڵێ و پێشتریش ئاماژەم پێیان کە یاسا جیاوازی نەکردووە لە مابینی ژن و پیاوە لەو بابەتە باشە ئەوەی کە گرنگە کەسی سێم کە دۆستەکەیە وەکو بکەری تاوان ئەبێت بە کۆڵە شەریکی جەریمە ئەو جەریمەی کە ڕوویاوە و پێشتریش ئاماژەم پێیا کە عادەتەن لە پەڕاوەکانی لێکۆڵینەوە هەمیشە سکاڵاکارێکێک لە هاوسەرەکان تۆمەتباران دوو نەفەرن وەکو یەک سزا ئەدرێن چێ بکەری فعلی کە یەکێکە لە هاوسەرەکان و هەروەها دۆستەکەشی کە شەریکی تاوانەکەیە لە ڕووی قانونی و هیچ جیاوازیەک نەکراوە و هەممان عقوبە یاخود حەبسە یاخود غەرامەیە تاوەکو ئەخی هەردووکیان بەیەکەوە بۆیە هیچ جیاوازیە نەکراوە هەمان عقوبە وەرەگرن هیچ کات بۆ نمونە ئەو کەسێک کە کەسی سێهەمە مەسەلەن زۆر نکۆڵی لە بابەتەکە بکە یاخود نێوێ بێتە دادگا یاخود نێوێ مەسەلەن کەس و کاری بزانێت هیچ لەو بابەتانە بۆ مەسەلەن چۆن واتان کردو کە کەسەکە ئامادە بێت چونکە ئەویش وەکو باست کرد بە هەمان شێوەی بکەرەکە ئەویش تاوانبارە بەڵێ گومانیتیانە لە کردنەوەی هەر پەڕاوێکی سەربەخۆیان کە ڕوئەیە مۆزوعی هاتن و نەهاتنی تۆمەتبار ئەمەیان پەیوەندیدارە بە دادگاوە دادگا ئەگەر بە پێویستی بزانێ ڕاستەوخۆ فەرمانی گرتنی بۆ دەرەکە بەڵام عادەتەن ئەو بابەتانە پێشتریش باسم کرد هەندێک جار دادگا تۆزێک نەرمی ئەنوێنێ لە قۆناغی سەرەتا دعوەتنامەیەکی بۆ وەنێرەکە تەکلیف بالحوزور واتە بە ڕغبەتی خۆت وەرە ئەگەرنا دوای تەبلیغ بوون بۆ بابەتە دادگا فەرمانی گرتنی بۆ دەرەکە بۆ بابڵێ بە زۆر ئەهێنرە و ئیفادەی لێ وەرەگیرێ و مۆزوعی ئەوەی کە نکۆڵی ئەکە یاخود ئاعترافەکە ئەمە بابەتێکی ترە بۆ حاڵەتی سەمادنە کە پێشتر ئاماژەمە پێە وەکو شاردنەوەی ئەو بابەتەش ناو کۆمەلگایە بە بێگومان ئیلا مەگەرێکی کوردەواری ئەڵە چاوەوەی ڕووقایم بێ ئەگەنە ئەو مۆزوعانە چەند بکرێ و چەند بتوانێت هەوڵی پەردەپۆشکردنی بابەتانە ئەدرێت زۆر باشە باسی هۆشیاریت کرد بە تایبەت لەم لە ڕووی ئەم یاسایە و بابەتی تر لەم بابەتی کە ئێمە ئەمڕۆ باسی ئەەکەین
بزانم هیچ کات میدیاکان دەستگاکانی ڕاگەیاندن هاوکاری ئێوە بوون وەکو دادگاکان وەکو پارێزەرەکان بۆ ناساندنی بۆ نمونە ئەم یاسایەوە بۆ شارکردنەوەی خەڵک ئەگەر دوور نەڕۆین باسی ئەوەت کرد کە بۆ نمونە خاتوونێک نازانێ بە هەڵا مەسەلەن داوایەک ئەنووسێ داوایەک پێشکەشەکە هیچ کات دەستگاکانی ڕاگەیاندن هاوکاری ئێوەیان کردووە خودت ئێوە بە پێچەوان و هەستان کردووە کە ئەم بابەتانە زیاتر لە ڕاگەیاندنەکانەوە بخەنە بەرچاوڕوونی خەڵکەوە بەڵێ بە بێگومان پێشەوەی کە وەڵامی ئەوە بەمەوە هۆشیاری بەعام پەیوەندیدارە بە ئاستی سەقافی ئەو کەسەوە ئینسان تا چەند هۆشیاری هەبێ کەمتر هەڵاکە بەڵام ئەوەی کە زۆر گرنگە و کۆڵێ جێی ئەسەفە هاوڵاتیان بەعام کەمترین زانیاریان هەیە لە هەموو ڕێکەوە بە تایبەتی پرسە یاساییەکان بەڵام سەبارەت بە میدیا و هەوڵی میدیا بۆ هۆشارکردنەوەی کۆمەلگا ئەم هەوڵان جێی دەستخۆشیە و ئێمە کەم تا زۆر بەڕاستی ئەی بینین لە میدیای بینرا و بیسراوە کە هەوڵی هۆشارکردنەوەی کۆمەلگا ئەدرێ چ لە ڕێگەی با بڵێن بەرنامەوە دیدار و بڵاوکردنی بابەتانی کە پەیوەندیدارن بە پرسە یاساییەکان و هەمووانە جێی دەستخۆشیە بەڵام کۆمەلگایەک چەند سەقافەتی هۆشیاری زیاتر بێ ئەوەندە کۆمەلگایەکی تەندروست دەرەچێەوە کۆڵن بەڵێ بەڵام هەنێ کاتیش ئەگەر مەسەن بینی بێت و بێستی بێتت خۆ لە ناو بابەتەکەی هەر کەسەکە ئەگەر ئەتا ئەمسە شتەکەی لێ نەقەومێ مەسەلەن ئامادە نییە بۆ نمونە وەرەقەیەک لەسەر ئەو بابەتە بخوێنێتەوە یان مەسەلەن سێری پرۆگرامێک بکا کە مەسەلەن ئەو بابەتەیە چونکە مەسە پەیوەندی بە منەوە نی ینی هەنێک کات لەوانەیە پەیوەندیشی بە تۆ نەبێ بەڵام لەوانێ خۆ ئەم کەیسانەشی کە لە سلێمانیا ڕۆیە هەمووی کە مەسەلەن کە سوکاری ئێمن زە خزمی ئێمەیە کە سوکاری ئێمن هاوڕێ ئێمن ینی ئەگەر بۆ خۆشت نەبێ لەوانەیە مەسەلەن ڕێنوێنیە بکەی بۆ کەسێکی بەرامبەرت بەڵێ بە بێگومان ئاەتێکەیە مانە مەفهومێکی زۆر جوانی هەیە خۆی گەورە ئەفەرموێ فەسئەلوا ئەهل الذیکر ئین کنتم لا تعلمون واتە لە ئەهلی اختصاص بپرسن لە بابەتێکتا کە زانیاریتان تیای نییە وەکوڵەن جێی داخە کە کۆمەلگای ئێمە بەعام دەمان هەموو مەجالێکان نەک تەنها بواری قانونی غەڵەتەکە ئەکا وەکو فەرمووت باشان پرسیارەکە بەڵام ئێمە ئینسانی عقلیشمان زۆرە بەڕاستی یعنی هێشتا وەکو هیچ کارێکی نەکەوتۆ دادگا و هیچ وەکوڵێ هەنگاوێکی نەناوە بۆ مۆزوعی جیابوونەوە بۆ مۆزوعی مناڵە بۆ مۆزوعی ماری هەتا وەکو ئاخیر دێت لەگەڵ پارێزەرەکە وەکوڵە پرسە و ڕاوێژەکە ئەم داوایە چۆنە کاریگەریەکەی چۆنە من چی بکەم یاخود بەرامبەرەکەم مافەکانی چییە و چۆنە لەو نمونانەشمان زۆرە بەڵام تقریبی عادەدەکە ئەوەندە زۆر نییە کە جێی دڵخۆشی بێ تەنها ئەوەی کە هەیە و گرنگە ئەو دوو جیاوازشمان هەیە کە بەڕاستی حەقی خۆیەتی کە ئاماژە پێبی زۆر باشە کا گۆرانزانم بە تایبەت ئەم بابەتانە و کەیسانی کە باست کرد ماوەی چەند ئەخایانە چونکە هەنێک کات هەنێک بە بابەت ئەبینین کە مەسە هاوسەران زۆر لەوە مثلەن دڵگرانن یاخود بێزارن مەسە کاتێکی زۆری ئەوێ جەروە بزن بە چەند ساڵێک اینجا ئەم کێشانە مەسەلەن یەکلایی ئەبێتەوە ئەوە بۆچی ئەگەڕێنیتەوە ڕاستیەکەی یاسای باری کەسێتی عێراقی ئەوەی کە پەیوەندیدار بێ بەم بابەتەوە مادە 40 بڕگە 2 زۆر بە وازحی ئەڵێ ئەگەر هاتو ناپاکی هاوسەرەتی ڕوویە یەکێک لە هاوسەرەکان ئەتوانن داوای جیابوونەوە بکەن ینی حەقەکە ئایا بە لایەنەکە ئەوی دیکەی ئیشی دادگای ئیجراعات ئەکا بۆ نمونە وتەی داواکار وەرئەگرێ و بەڵگانی کە لایەتی پێشکەشی ئەکا وتەی داوا لەسەرکراو کە کەسی ناپاکی کەرە بۆ نمونە ئەویش قسە و وەکوڵێ لە ڕووی قانون دەفعی پێوترێ واتە منیش قسەم هەیە دادگا ئەو پابندەکە دواتر ئەو بابەتە لە ڕووی قانونیەوە توێژەری کۆمەڵایەتی قسەیتی ئاکات ئابزانڕێ ئەو ناپاکی کە ڕوویاوە ئەویش وەکو مهمەی خۆی وەکو ئیشوکاری خۆی تا چەند ئەتوانێ ئەو ژن و پیاوە ڕێکخاتەوە دواتر راپۆرتێک ئەنووسێ لەسەر ئەو کێشانەی کە ڕوویاوە دواتر دادگا و داواکاری گشتی ڕێی خۆی لە بابەتەیە ئەیە بۆیە ئەوەی کە گرنگە و من عادەتەن جەختی لەکەمەوە لەو کەسانی کە پرسیارەکە ناخۆت کەیسێکە لای ئێمەیە بەردەوام من وکۆڵێ نەتیجەی پێ ئەڵام ئەوەی کە گرنگە بۆ کەسێکەیەتە دادگا داوایەکی هەیە چ پیاوە یاخود ئافرەدە نەتیجە گرنگە ئیترەوەی کە ئەو داوایە بە جەلسەیەک یان دوانێک لای ئەبێتەوە ئەوە بەڕاستی گرنگ نییە و ئەگەر بابەتەکە عکسکەینەوە تۆ داوایەکە هەبێ لە یەک دوو جەلسەیەک لای بێتەوە لە مەستەحەتی نەبێ چی دەستکەوتۆ ینی بەسەوەی کە گرنگە تۆ ئەگەر ئیسرا دەکرد لەسەر مافی خۆت با دە جەلسەی پێ بچێ بۆ نمونە
وما بيني هالجلسة يستب تقريبا بلاي كمو لبارزجاكي وقستيمانيا نزيكي مانجا ونيو دو مانجا يعني بلاي كمو دو صالك أخاني وبابتانا بلا موي لسروي هم وأنا وجيد الخوشية وياك ياسا ما في لا أنا كاني باراستوا تنها مرجعوي لسر داناوي كلكاتي خويا دەست بۆ ئەو مافانە بەری کە قانون بۆی دیاری کردووی. باش پێم خۆشە دو پرسیارەوە لێ پرسم کاک گۆران هەمیشە کە ئەم بابەتانە ئەبینین بزانم خانمان یاخود پیاوان زیاتر مەسەڵەن دڵفراوانترن سەبارەت بۆ بابەتانە مەسەڵەن زۆرمان بینیوە کە پیاوەکە خیانەتیشی کردو بەڵام ئافرەتەکە هەلێ خۆش ببوون منە لە بەرێ ماڵی لێ تێک نەچێت لەبەر مناڵەکانی سەرگەردان نەبن بەڵام بەداخەوە پیاوەکان قەت ئەم کاردانەوەی نابینین بەرامبەر بە پیاوەکان ئەگەر ئافرەتەکە هەڵەیەکی گەورەی کردبێ یاخود هەڵەیەکی بچووکی کردبێ تۆ چۆن ئەیبینی؟ بێگومان من تەییدی قسەکان دەکەم و نمونەی زۆرمان لا بۆ بەڕاستی ئافرەت کۆمەڵێ با بڵێن کۆمەڵێ بەڵگەی هێناوە لە ڕسم و لە ڤیدۆ و لە نامەی دەنگی کە ئیسپاتکردنی ئەو بابەتە زۆر ئاسان بووە بۆ دادگا بەڵام ئەو ئافرەتە لەبەر کۆمەڵی هۆکار ئەوانەی کە باس کرد و هۆکاری دیکە چاوپۆشی کردووە لە هەڵە و کەم و کورتی هاوسەرەکەی بەڵام پێچەوانەکەیشمان بینیوە بەڕاستی پیا و کەمتر بە سنگ فراوانی و بابەتی وەرگرتووە وە کەمتر ئامادەی ئەوەی تایەکە هاوسەرەکەی ببوورێ و وەجارێکی دیکە لاپەڕێکی نوێڵ بنەوە. بەداخەوە زۆر سپاس کاک گۆران سپاس بۆ ڕێنماوی زانیاریەکانە سەبارەت بۆ بابەتەمان دووبان کردی. سپاس بۆ ئێوەش سپاس بۆ بیرەوەی بیسەرانتە. سپاس دەکەم زۆر سپاس بۆ کاک گۆران ساڵح عەبدولقادر کە بەڕێزیان پارێزەر بوون ئەمڕۆ لای ئێمە میوان بوو کە باسمان کرد لەسەر ناپاکی هاوسەران لە ڕوانگەی یاساییەوە. هیوادارم هیچ یەکێک لە ئێوە دادگاکان بۆ حاڵەتانە نەبین و هەمووتان دوور بن لە بەڵای ئینشەڵڵا تا پرۆگرامێکی تر هەر شاد بن خواتان لەگەڵ بێت.